بەداخەوە بەشێک لە دەستگاکانی ڕاگەیاندن دڵە ڕاوچێش ڕاستە لە ڕووی ژینگەوە کەم تەرخەمیە، بەڵام بەشێک لە دەستگاکانی ڕاگەیاندن بوونەوە هۆکاری ئەوەی کە وایە تەنها هەولێر ئەو گرفتەی هەیە. بابەتی ژینگە بابەتێکی عالەمیە، گۆڕانکاریەکانی کەشوهەوا بابەتێکی عالەمیە. هەموو حکوومەت و دامەزراوەکانی دەوڵەت لە ئاستی دنیادا پلان و ناوەندەکانی ئەکادیمی و زانکۆکان پلانیان هەیە، دیراساتیان هەیە لە ڕوبەڕووبوونەوەی گۆڕانکاریەکانی کەشوهەوا. هەموو بابەتەکەیان پەیوەست کردێ بە چەند پاڵاوگەیەکە. ئەو بابەتی پاڵاوگەکان لە هەولێر ئەو بڕیارەماندا و بڕیارەکە پاشگەزبوونەوەی تێدا نییە، ڕۆژانە ئیجرa'ات هەیە ئەو شوێنانەی کە دەبنە هۆکاری پیسکردنی ژینگە دادەخرێن. نەک تەنها پاڵاوگەکان، مۆلیدەی گەڕەکەکان، شوێنە گشتیەکان، ئۆتۆمۆبیلەکان کە لەلایەن هاتوچۆوە هەموو ئەو ئیجرa'اتانە دەگیرێتە بەر. هەر بابەتێک کارگەکان هەر بابەتێک لە سنووری پارێزگای هەولێر پەیوەست و پەیوەندبی بە بابەتی ژینگە و ژینگە پارێزی سازشی لەسەر ناکرێت و ئیجرa'ات دەکرێت. بەڵام ئەو بابەتە تەنها لە هەولێر نیە، وەکو هەندێک کەناڵی ڕاگەاندن کە ئێستا لۆگۆیەکەیان لێرەیە دوێنێ مەقارنەی شارەکان دەکات. بە چ پێوەرەی زانستێت و مەقارنەی شارەکان دەکەی کەسی مختصەیە دەبی دیراسات بکرێ ئەو شارە لەگەر ئەو شارە ژینگەکەی بە چ زۆرێکە. هەموو ئەوانە خزمەتی هاوڵاتیان ناکە، نا بە پێچەوانەوە دڵە ڕاوچی لای هاوڵاتیان دروست دەکات. بەڵام ئێمە هاوڵاتیانی سنووری پارێزگای هەولێر دڵنیا دەکەینەوە لە هەر بابەتێکی گسکەوتا کۆمپانیایەکی گەورە و مەسفایەک و هەر زۆرێک لە کارگەکانی هەیە پاڵاوگەکان هەر کارێک پەیوەندی بە سەلامەتی هاوڵاتیان هەبی ئیجرa'ات دەکرێت